ساڵتان لەبێت بینەرانی کورسات نووس من هاوڕێ تۆفیقم لاڵکەم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر داوەڕەوەکانی خوێندکاران کە داوای دەرماڵەی خوێندنەکەن لە حکوومەت هەرێمی کوردستان. ماوەی چەند ڕۆژێکە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی وەروەها لە گرمیان لە ئیدارەی ڕاپەڕین و ئەمڕۆژ تا ڕادێک لە هەولێری پایتەخت ڕژاونەتە سەر شەقامەکان و لە بەردەم زانکۆ و پەیمانگاکانی خۆیان و لە هەندێک لە شوێنی دیکە کە دام و دەستگای حکوومەتی لێ داوای مافیشی ڕەوای خۆیانەکەن کە چەند ساڵێکە ئەم مافە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە بە بیانووی کورتێنانی بودجە یاخود قەیرانی دارایی یاخود هەندێک کێشە و لایەنی دارایی کە ڕوبەڕۆی حکوومەت هەرێمی کوردستان بۆتەوە نەتوانراوە ئەم مافەی خوێندکاران بدرێت کە بەپێی هەندێک سەرچاوە و پێی هەندێک زانیاری کە لای من هەیە ئەو بڕەپارەیە ناگاتە 36 ملیار دینار کە ساڵانە بۆ خوێندکاران سەرفەکرێت لە بری دەرماڵە کە ئەدرێتە خوێندکاران. تا ئێرە هەموو لایەکمان و هەموو هاوڵاتیانی یاسایی لە هەرێمی کوردستان و زۆربەی لایەنە سیاسیەکان و زۆربەی بەرپرسانی باڵا لە حکوومەت لە حیزب پشتیوانی لە ماف و داوەڕەوەکانی خوێندکارانەکەن کە بە شێوەیەکی دیموکراسیانە و مەدەنیانە و پیشەیانە داوای ئەم مافی خۆیان کردووە. بەڵام ئەوی کە ئێمە ئەمڕۆ بینیمان ئاراستەی خوێندکاران و ئاراستەی خۆپشاندانی خوێندکاران جیاوازتر بوو و دوو دیمەنی زۆر جیاوازمان بینیم. دیمەنێکیان لێدان و بەگژاچوونەوەی هێزەکانی بەشێک لە هێزەکانی پۆلیس و هەروەها فریاکەوتن و ناوخۆ بوو لە بەرامبەر خوێندکاران کە ئەم دیمەنانە ئێمەی ئازاردا بەڕاستی. پێویستە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم چینە باڵایی کۆمەڵگە بکرێت کە خوێندکارانن داوای ماف و داوەڕەوەکانی خۆیانەکەن. لەلایەکی کەشە و دیمەنێکی زۆر ناخەژێنمان بینی کە کۆمەڵێک لە خوێندکاران بە شێوەیەشی نابەرپرسانە بە بەرد و بەدار هێرشەکەنە سەر هێزەکانی فریاکەوتن کە بەبێ چەکن. بەڕاستی ئەم دیمەنانە کە دوو دیمەنی جیاوازن لە هەردوو لاوە ئێمەی بزوان. داوا ڕەوەکانی خوێندکاران و داوەڕەوەکانی ئەو چینەی کە لە پاشە ڕۆژدا بنە خزمەتکاری کۆمەڵگە و پێگەیاندینەوەی شوێنێ لەم کۆمەڵگەیەدا تا چەند ڕەوایە. حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی خوێندنی باڵا، پەرلەمانی کوردستان، لیژنەی خوێندن و پەروەردە لە پەرلەمانی کوردستان چۆن بەتەنگ ئەم داوایی خوێندکارانەوە دێن. پێویستە لایەن و هێزە ئەمنیەکان چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم ڕەوشەی کە ئێستا دروست بۆ بەهۆی داواکارەکانی خوێندکارانەوە. خوێندکاران پێویستە تا چەندە بە ئاگابن و وریابن لەو دۆخەی کە ئێستا تێکەوتون بۆی کە داواکانیان بەلاڕێدا نەبرێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک محەممەد عەباس نوێنەری خوێندکاران کە لە سوێدۆ لەگەڵمە بەخێربی. کاک محەممەد سوپاس دەکەم. هەروەها کاک شەمۆل ئاشتی ئەندامی لەژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە لە ڕێگای سکایپەوە لە کۆی لەگەڵمان ئەستاوت لێبێ کاک شەمۆل. هەروەها کاک قادر حەکیم ئەندامی سکرتارێتی کۆمەڵەی خوێندکاران بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ من ستاوتان لێبێت. سوپاسانەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ من. ئەمێ سەرەتا لە کاک محەممەد و دەست پێ بکەم بە ڕوخسەتی میوانەکانی دیکەم. کاک محەممەدەوەی کە گوزەرێت داوەڕەوەکانی خوێندکارانە کە هەموو لایەکمان پشتیوانیەکەین، بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین بە دیاریکراوی و ئەوەی کە دەگوزەرێت ئەمە خوێندکارانن یاخودی و خوێندنەوەتان چیە بۆ ئەم دۆخە فەرموو. زۆر سپاس بۆ میواندارەکەتان کاکاوڕێ. طبعاً دیارە خوێندکارانی زانکۆی سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژە بەڵام ئەمڕۆ زیاتر بەرفراوانتر بوو خۆپشاندانەکە. ئێمە وەکو نوێنەرایەتی گشتی خوێندکارانی زانکۆی سلێمانی و لقی زانکۆکانی سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژە لەگەڵ هەنێک ڕێکخراوی تر کە خوێندکارین ئەوانیش لەگەڵ ئەو داوا ڕەوای کە داوای ڕەوای خوێندکاران بوو کە مافیەکە کە بە تایبەتی ئێستا بڵێن هەموو داواکە لەسەر دەرماڵی خوێندکاران هەمووی کۆکراوەتەوە. طبعاً دیارە کێشەی تر هەیە خۆی لە ناو زانکۆ و هەروە لە سیستمی خوێندنی باڵەوانە، بەڵام ئەو داوای کە ئێستا هەیە هەمووی زیاتر جەخت لێ کراوەتەوە کە لەسەر دەرماڵی خوێندکاران. باش بەجددی ئەتوانین بڵێن ئەوەی کە لە سەرەتا و تا ئەم ڕۆژ کە هەمووی بەفعلی خوێندکار بوون، خوێندکاری زانکۆی سلێمانی بوون، خوێندکاری بەشە ناوخۆیەکان بوون، هەروە زۆربەی خوێندکارانی ناو شاریش کە ئەوانیش هاوکار بوون. ئێمەش خۆمان بەشدار بووین و خۆپیشاندانەنا وەکو نوێنەرایەتی گشتی خوێندکارانی زانکۆی سلێمانی هەمیشە خۆمان بە پاڵپشتیان نەزانین. بۆیە داواکانیان داوایەکی ڕەوایە. ئەم دەرماڵی خوێندکارانە
کۆتا جار لە ساڵی 2015 بڵێن کۆتا جار بوو کە درا بە خوێندکار کە مافێکی لەو کاتۆ سرف نەکراوە بەڵێ ئەوە ماوەی بە بیانی کە شەڕی داعش هاتە ئاراوە دوایەوە قەیرانی دارایی کە ئەمە هۆکارێک بن بۆ ئەوەی کە حکوومەت دەستبەرێ بۆ هەنیەک کەمکردنەوەی موچەی فەرمانبەر بڕینی دەرماڵەکان زۆر بە خەرجاتی ینی حکوومەت و فەرمانبەرەکان بڵێ یەکێک لەوانش کە بڕینی دەرماڵی خوێندکاران بڵێ ینی ئەوە کەم نەکراوە چونکە خۆی ڕۆی ڕێژەکەی زۆر کەمە یعنی بۆ نمونە خوێندکاری بەشە ناوخۆیی ئەوەی کە لە بەشە ناوخۆیەکان ئەمایەوە 100,000 وەردەگرت خوێندکاری ناو شاری 6,000 وەردەگرت کە ئەمە یعنی پێداویستێکی زۆر کەمی ئەمە ناڵە خۆ وەکەین بڵێ موچەیەکە بۆ خوێندکارە بەڵام بەشێکی پێویستەکانی پڕکاتەوە پێداویستەکانی پڕکاتەوە ینی هیچ نەبێ بۆ خوێندکار یارمەتێکی باشە هاندانێکی باشە ئەتوانای ئەو خوێندکارە زیاکە تۆ کە ئەزانێ بیرەکاتەوە کە لەسەری مانگ شتی وا وەرەگرێ هاندانێکە بۆ خۆی بەدڵنیایی و ئێمە وەکو نوێنەرایەتی گشتی خوێندکارانی زاکۆ سلێمانی بە هەموو شێوەیەک لەگەڵ داواڕەوەکانی خوێندکارانی و بەردەوامی شەبین تا کۆتا سات لەگەڵیانە باش ئێوە داواکانتان گەیانۆتە سەرۆکایەتی زانکۆ و هەروەها ئەولایەنە پەیوەندیدارانی کە ینی بەم بابەتەوە پەیوەستن بەڕاستی ئەوان کە داواکانتان پێگەیانون چه وەڵامیشیان هەیە ئێوە چاوەڕی وەڵامی ئەوانتان نەکردەوە بۆیە دەستان کردەوە بە خۆپشاندانیا چییە ئەو کارەکان چی بوو کاک هاوڕێ هەموو ساڵێک تەبعەن لە سەرەتای دەوام ئێمە وەکو خوێندکارانی زانکۆ سلێمانی تەبعەن جاری وایە کێشەی کەموکورتی بە شەناوخۆیەکانمانەیە بەڵام هەموو ساڵەیەک چ وەکو کۆمەڵی خوێندکاران ڕێکخراوەکانی تری خوێندکاران خۆیان یعنی بەیاننامەمان بڵاو کردەوە کە داوای دەرماڵی خوێندکارانەکەین بەڵام حکوومەت تا ئێستا وەڵامێکی نییە بۆ ئەو خوێندکاران وەڵامێکی نییە کە تۆ بڵێ تەوا من لەسەر ئەمە ئیتر ئەچەسپیم ئەمە قەناعەتم پێیەکەم ئەم جوابەی حکوومەت بۆ نمونە ئێمە داوامان کردو لە سەرۆکاتی زانکۆ تەبعەن ئێمە لە هەمومان لە کۆتایە لە سەرۆکاتی خوێندکاری زانکۆ سلێمانی ئەوان بەرپرسیاری یەکەمی ئێمە داواکە لە ڕێگەی ئەوانەوە سەرەتا ئەنێرین تەبعەن بۆ ئەوانش ئەکەن بە کتاب ئەنێرن بۆ خوێندنی باڵا خوێندنی باڵاش خۆی دەرماڵی خوێندکاران بەعام هیچ ڕبتێکی بە خوێندنی باڵاوە نییە تەنها ئەم لیستێکی ناوەکەی وەزارەتی داراییە بۆ معنیوە زیاتر جا وەزارەتی خوێندنی باڵا کتابی نردووە هەموو ساڵێک کە ئەڵێ کتابم نردووە ئەمە بە قسەی وەزیری خوێندنی باڵا وەزیری داراییش ئەڵێ لە دەسەڵاتی منانیە تەبعەن دیارە هەر شتێکی کە پەیوەست بە بواری داراییەوە تەبعەن لە وەزارەتی داراییە بەڵام دەسەڵاتەکان زیاتر لە جمهوری وەزیرانە لەم ڕۆژانە بوو کە وەزیری دارایی دوو لێدوانیا یەکێک لەو لێدوانەی کە ئەڵێ لەم ساڵە هیچ ئەم بەتایبەتی ئەو خاڵە زیاتر کە خوێندکاری تووڕە کرد ئەڵێ وەزیری خوێندنی باڵا هیچ کتابێکیان وەزارەتی خوێندنی باڵا هیچ کتابێکان بۆ ئێمە نەکردووە لە کاتێکی دارایی واڵێ وەزارەتی دارایی ئەمە بەڕێز وەزیری دارایی واڵێ لە کاتێکە بەڕێز وەزیری خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا ئەوان ئەڵێ ئێمە کتابمان کردووە داوامان کردووە سەرۆکاتی زانکۆکان ئەڵێ ئێمە داوامان کردووە دەی کەواتە خوێندکار لێرە ینی نازانێت چی بکە باشە ئەڵێ چی بکەین باشە ینی کێ بەڕۆژیاری یەکەم دوو ڕۆژ بوو خۆپشاندانتانەکە گردبوونەوەتان هەبوو لە بەردەم زانکۆ لە هەندێک شوێنی دیکە کە ینی معنی بوون بە داواکانیەوە بەڵام ینی ئەمڕۆ ڕێچی خۆپشاندانەکانتان گۆڕی و ویستان بەرەو هەندێک شوێنی دیکە بڕۆن ئەمە ئێوە چێ ینی بەڕاستی بۆتان دیارریەکە کە ئەمڕۆ بەم شێوازە بە وتارەکانمان بدەین یاخود شوێنەکان دیاری بکەین یاخود بچینە بەردەم ئەو دام و دەستگای حکوومەت کە بەرپرسە لەمە کەسێک هەیە کە ئەم ڕێچکەی بەدەستەوە بێ یاخود نەخێر خۆڕستکە ئەوەی کە گوزەرێ ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا سەرەتا کە ئێمە من خۆم سەعات هەشتی بەیانی لەگەڵ هەنێک خوێندکار و لەگەڵ هەنێ ڕێکخراوی تریشا لەوێ بووین کە بە حەقەت با من بڵێم کە ئەو ڕێکخراوانی کە لەوێ بوو لە سەرەتا هەمویان زۆر بە شێوەیەکی خۆڕستکانە و جوان داوای مافی خوێندکارانە نەکرد هەمویان وتیان با ئێمە بەردەمی زانکۆی خۆمانە ناو حرەمی زانکۆی خۆمانە بین ئێرە بکەین بکەین بە سەکۆیەک بۆ داواکردنی مافڕەواکانی خۆمان بەڵام تا دووری سەعات دەبوو دوایەوە لەناو خۆمانە بڵێن لە خوێندکاران هەستمانە کرد کە خەڵکی غەریبی تایە ئەوە زۆر ناخۆش بوو بۆ ئێمە خۆتان درکتان بۆ کردبوو کە خەڵک هاتومان بۆ کردبوو بەڵام ئێمە هەر ماینەوە هەر لە بەردەم سەرۆکاتی زانکۆ بووین تەنانەت ئەو ڕێکخراوانش ینی با من شاتی بۆ ئەوانی شێم کە ئەوانیش مانەوە لە بەردەم سەرۆکاتی زانکۆ ئێمە خوێندکاری و قوتابیەکان بەڵێ ئێمە لەوێ ماینەوە وتمان ئێرە ئەمە شوێنی ئەوەیە کە ئێمە مافەکانمان لێ داواکەین
بۆی کەسی تر تێکەڵ بە ئێمە نەبێ یا کەسی تر بە ناوی ئێمە و داوایش نەکە یا کەسێکی تر ئێمە بک بە سێبەرێک بۆ خۆی و ئەو قەرەباڵەکە بقۆزێتەوە بۆی ئێمە هەرماینەوە بەڵام ئەوە بوویتر وردەوەدا خۆ دەزانی کە تەلەبەش بە عام یعنی خوێندکار کە شتێک ها بە تەوژم کە چوو ئیتر ئەمیش بەدوایەکەوێ بۆیە ئیتر ئەوە بوو سەرەتا پەلی کێشا بۆ بەردەم محافەزە دوای ئەوە ئیتر بەرەو جادەی سالم بوو تر دیارە لەوێ هەنێک گرژی و ئاڵۆزی ڕوویدا تەبان زۆر پێمان ناخۆش بوو کە هاوڕەکانمان لێ بریندار بوون کەستان زیندانی کراوە ژیراوە ئەوەی کە ئێمە ئاگامان لێبێت لەوێ هەنێک موبایل لە خوێندکار وەرگیراوە لەگەڵ طبعاً خۆ هەموو لە دیمەنەکانە دیار بوو هێزەمەدن ئەوەی ئەزی ئەمنی بە گازی فرمێسی ڕێژیان ڕێژ لەگەڵ بە تایبەتی ئەو دیمەنەی کە زۆر ئازاری هەموو خوێندکارانی یا بە تایبەتی ئێمە کە یەکێک بە پێڵاو ئەفسەرێکی نازانم چ سەر بەچی هێزەکەن کە بە پێڵاو بڵێن بە قاچ کە ئەیدا بەکەلەی ئەو خوێندکاری ئێمە ینی ئەوە دیمەنێک بوو کە ئێمەی هەژان ینی زۆر پێمان ناخۆش بوو زەمانێکی زۆر کۆنی ها کە ئێمە لە فیلمەکان بینیمانە ئەوجیلە ئێمە ئەوانەمان هاتە پێشاو زۆر ناخۆش بوو ئێمە بەداخەوە هیوادارین کە ئێمە وەکو خوێندکاران داوایەکی تریشمان لەوێ سبەی زیاد بکرێت کە مەسەلەن ئەو بەڕێزا کە ئەبێ دەستنیشا بزانین کێیە بەڵێەوە هێزە ئەمنیەکان و ینی بەرپرسانی باڵای ئەمنی لەم شارە ینی هەرزوو ئەویان ڕاگەیاندووە کە ئەوان لەگەڵ توندوتیژین و هەر کەسێکی سزادەن کە ئەگەر توندوتیژی بکە چ لەبەری خۆپشاندان بێ لە هێزەکانی ئاسایش ئەو ئەرکی پارێزگاری سلێمانیە چونکە لە کۆتایە ئەو سەرۆکی هەموو هێزە ئەمنیەکانی ئەم شارەیە ئەبێت بە شێوەیەکی زۆر خێرا کە سبەی بتوان ئەو کەسە دەستنیشان بکرێت بۆ ڕای خەڵک پیشان پیشانێک دەگرنگ وێ سزا بدرێت لە شوێنەکەی دەستخۆشکارێتەوەشتیوە دێمە خزمەت جەنابەت بۆ هەندێک پرسیاری دیکار تایبەت بە داو داواکاریەکانتان بەڵێ کاک شەمۆلاشتی ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان جەنابتان کە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵان دیارە پەرلەمانی کوردستانیش ئەمڕۆ کۆبوونەوەی شێ بوو لەسەر و بابەتەوە قسە کراوە سەرجەم فراکسیۆنەکان پێم وا بێ تەنها فراکسیۆنێک نەبووە کە هاوڕابێ لەگەڵتانە داوای ئەویان کردووە کە ئەم دەرماڵەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا بۆ ینی خوێندکاران و قوتابیانی هەرێمی کوردستان بگێڕێتەوە چیتان کرد و ئەوەی کە ئێوە ئەیبینن لەم ڕەوشەی کە ڕووەدا ڕاستە داوایەکی حەق هەیە و مافێک هەیە کە پێویستە بدرێتەوە بە خوێندکاران بەڵام لە بەرامبەریشە هەندێک کار و کردەوە هەیە کە دەبێتە هۆی تێکدانی دۆخی ئەمنی لە هەرێمی کوردستان قسەتان لەم بارەیەوە چییە و ئەتوانن چی بکەن ئێوە لە پەرلەمانی کوردستان بۆ خوێندکاران و قوتابیان بەڕاستی بەڵێ ئەم کاتتان باش دیارە ئێمە وەک فراکسیۆنی سەوەس لە پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە ڕۆژە یاسایەکمان سەبارەت بە دەرماڵی خوێندکاران ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد وەکو فراکسیۆن لە دوای ئەوەش کە ئێمە وەکو خۆمان کە دابش بووین بەسەر لیژنەکان بەندە وەکو ئەندامی لیژنەی پەروەردە خوێندی باڵەکە دەست بەکار بووین لەگەڵ هەواڵانمان یەکەم کارمان سەبارەت بە دەرماڵی خوێندکاران بوو لە دوایەوەی کە کابینەی نۆ دەست بەکار بوو لە ناوەڕاستی ساڵی 2019 ئێمە سەردانی وەزارەتی داراییمان کرد بۆ مەبەستە وەزارەتی دارایی وتی هیچ ئامار و ئەوە یەکمان لەلانیا دوایەوەی کە ئێمە خۆمان وەکو لیژنەکە کۆبنەوەیەکی ترمان کرد و سەردانی بەڕێزان لە وەزارەتی خوێندنی باڵا بەڕێز کاکتۆر ئاراممان کرد لەوێت داوای داتا و ئامارمان کرد بۆی ئەو داتا و ئامارانە ئەوانیش داوا لە زانکۆیەکان بکەن بۆی بە زووترین کار بنێردرێت بۆ لایانی پەیوەندیدار بۆ گەڕانەوەی دەرماڵەکان بۆی بزانین لەو کاتەدا بڕی دەرماڵەکە چەندە پارەکە چەندە بۆی بزانین حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی سی دەبێت و چۆن بۆیان دابین دەکات بەسپاسەوە وەزارەتی خوێندنی باڵا لە دوای سەردانەکەی ئێمە هەموو ئەو داتا و ئامارانەی کۆ کردەوە لە ساڵی 2019ەوەی کە باسی دەکەم داتا و ئامارەکانی کۆ کردەوە سەبارەت بۆ خوێندکارانەی کە لە ناو شارن و لە هەمان زانکۆ نەچوو کەسێ زۆر دەرماڵە دەدرا دەرماڵەیەک دەدرا بڕی 40,000 دینار بۆ خوێندکارانەی کە لە شارەکانی خۆیان بوون و لە هەمان زانکۆ کە لە شارەکەی خۆیان بوو دایان خوێن و بڕی 6,000 دیناریش دەدرا بۆ خوێندکارانەی کە لە بەشە ناوخۆیەکان دەمانەوە 100,000ش بۆ خوێندکارانەی کە هاتوو کوێیان دەکرد بۆیە هەموو ئامارانە زۆر بەوردی خڕکرا و ئاراستەی لایانی پەیوەندی دار کرایە پارەکە چەند بوو کاک شەمۆل کە ینی
ئەگەر هەمووی بەڕێژەیەشی ینی گشتی چەند بوو کە دەرماڵەکە درا بە خوێندکاران لەسەر حکومەتی هەرێمی کوردستان ینی ئەوەی 2009 نزیکەی 35 ملیارێک بوو ساڵانەکەەوە بە حکومەتی هەرێمی کوردستان زۆر نییە بەڵام ئەو ڕێژەیە وڵای زۆر نییە و ڕێژەیە شمول نەخێر هیچ زۆر نییە وەک باز دەکەم ینی بەڵام ساڵانەش دەگۆڕێزا کەم زیاتر ینی ڕێژەکە بەو دەرەزێنی حکومەتی هەرێمی کوردستان نەتوانێت دابینی بکات و بە تایبەتی لە 2009 شۆزێک بارودۆخی دارایی باش بوو و مەعاش باش بوو موچەی فەرمانبەران باش بوو بۆی ئەمە وەختیش داوای دەرماڵی خوێنکارانمان کرد بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان لەو کاتەدا بە هەندوەری نەگەر وەزگە لەوەش ینی دەمەوێت ڕاستی کەش بخەمە ڕۆ من وەکو خۆشمان ینی تارمان ئاراستی وەزارەتی دارایی کردو بۆی بزانین بە چ بڕیارێک بە چ قانونێک بە چ ڕێنماییەک ئێساەوەی کە گرنگە ئەوەی کە گرنگە بەڕاستی ینی ئێستا ئەم دۆخەیە کە دروست بۆ بەهۆی ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان ینی دەرماڵی خوێندکاران دابین ناکە ئێوە ئەمڕۆ لە پەرلەمان ڕاستە ینی داواتان کردو لە حکوومەت هەرێمی کوردستان ئەی فشارەکانتان چییە بۆ ئاڕاستەیە ئەتوانن فشار بکەن ئێمە وەکو لیژنەکەش ینی ئەوانەی کە لە ڕابردوو کردومانە ئەو ڕۆڵە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە پەرلەمانی کوردستان هەمووانەمان خستە ڕوو لە دو ئەوەی کە جەرسەکەش دەستی پێکرد سەرۆکایەتی پەرلەمان ینی داوای لە ئێمە کرد داوای لە لیژنەکەی ئێمە کرد بۆی بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکەین وەجگە لەوەش ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بەواژۆی هەفتاویەک ئەندامی پەرلەمانی بەڕێز داوای ئامادەبوونی لایانی پەیوەندیدارمان کردو بۆی بە زووترین کات جەلسەیەکی پەرلەمانی ڕێک بخرێ و ئەو بابەتەیەک لای بکرێتەوە و سەرۆکایەتی پەرلەمانیش لە ناو جەلسەکە داوای ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە بۆیە بەڕاستی ئێمە لە ئێستادا چاوەڕێی وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستانین بۆی بێنە پەرلەمانی کوردستان ڕوونی بکەنەوە بەیانی کۆبوونەوەیشی حکوومەت هەرێمی کوردستان هەیە لەسەر ئەو بابەتە پێ دوایە حکوومەت هەرێمی کوردستان بەیانی ئەو کێشەیەک لا بکاتەوە لە بەرژەوەندی خوێندکاران هیچ زانیاریەکتان هەیە لەو بارەوە کاک شەمۆن واللهی خۆ جەنابەت دەزانی ئەمە ینی لە ناوەی ئەنجومەنی وەزیران و ئانەنی نەمە زیاتر لە پەرلەمانین بەڵام خۆ کۆنتاکتانە هەیە لەگەڵ بەڵام ینی ئەو بوویتە ئەمری واقعانی دەبێت ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ ناداتە بۆ هەموو تەلەبەیە گوێ ناداتە بۆ هەموو خوێندکارە لەسەر شەقامە کە لە هەمان کاتدا داوای حەقەشی یاسایی و مافێکی سەرەتایی خۆی دەکا کە وەک باسم کردیانی ڕێژ پارەکە بڕەچی ئەوەندە زۆر نیە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت دابینی بکە و یەک شتی کەش بەڕاستی دەمەوێت باسی بکەم ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵایانی ئەوەندە زانیاریمان هەبێ ساڵانە ینی داهاتێکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دابین دەکا ئەو داهاتە دەکرێت ینی بەشێکی بدرێتەوە بە دەرماڵە بۆ خوێنکاران و بەشێکی بدرێتەوە بۆ دابینکردنی پێداویستەکانی بەشە ناخۆیەکان بەشێکی بدرێتەوە بۆ ناوکەپەکانی زانکۆ کامل لە ڕابردوژ ئەو مەترسیانە ڕاگەیان چونکە هەموو دەسەڵاتەکانیان لە وەزارەتی خوێندنی باڵا و لە جەنابی بەڕێز کاک دکتۆر ئارام وەرگربووە نەک هەر لە وەزارەت هەموو وەزارەتەکانیان بێوە کرد بوو بۆی نەتوان دەسەڵاتی دارایان هەبێ چونکە کەرتی پەروەردە کەرتی خوێندنی باڵا بە هەمان ئاخاری کەرتی پەروەردەشدا دەڕۆی چکە ئێمە لە پەروەردەش هەمان معانات کاک شەمۆنجان وەڵای ئەمە یەک پرسیار بکەم ئەوێ ڕوون بێ لە لای ئێمە و لە لای بینەران و لای خوێندکارانی ژیانی وەزارەتی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا بەڕێز دکتۆر ئارام هیچ دەسەڵاتێکی نییە لە ڕوویدارایەوە بۆ خەرجکردنی ئەم بابەتانە یعنی ئەمانە هەمووی لەو سەرراوەتە و دراوەتە ئەنجومەنی وەزیران وەک بۆم باس کردی کاک هەڤاڵجان بەڕێز کاک دکتۆر ئارام و وەزارەتی خوێندنی باڵا ئەمە چەندین کۆبنەوەمان لەگەڵ کردوونە ئەسڵەن هانایان بۆ ئێمە هێنا کە هەموو دەسەڵاتێکی دارایان لێ وەرگرتوونەتەوە ناتوانن پێداویستی بۆ بەشە ناخۆیەکان دابین بکەن ناتوانن پێداویستی بۆ کەمپەکانی زانکۆدامی بۆ تاقیگەکان دابین بکەن یعنی وای لێ هاتبوو وەزعی زانکۆکان وەزعی وەزارەتی خوێندنی باڵا زۆر خراپ بوو ئێمە هەندێک هەوڵماندا بۆی ئەو دەسەڵاتە داراییە بگەڕێتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆی ئەو داهاتێک کە لەبەر دەستیانە بەشێک بتوانن پێداویستەکانیان دابین بکەن
و من لێرانەوەش ینی ئەگەر بێت و دەسەڵات بدرێت وەزارەتی خوێندنی باڵا و ئەو داهاتەی کە لەبەر دەستیانە بەبێ ئەوەی 1 دینار حکوومەتی هەرێمی کوردستان بیدا هەر لەو داهاتەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا کۆ دەکرێتەوە بە بڕوای من و بە پێی بە دواداچوونەکانی من دەتوانرێت دەرماڵی خوێندکارانیش دابین بکرێت. زۆر باشە دەست خۆش کاک شەمۆل دێمەوە خزمەت جەنابەت کاک قادر حەکیم ئەندامی سکرتارێتی کۆمەڵی خوێندکاران کە لەولێرە لەگەڵ مای یعنی ئەمەی کە ئەگوزارێت بەڕاستی یعنی ئەمە خۆی داوایەکی ڕەوای خوێندکارانەوە قوتابیانە بۆی کە یعنی ئەو حەقی کە پێویستە ماگانە بیاندرێتێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یا ئەو مافەی کە هەیە بیاندرێتێ یعنی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵێکە بە بیانووی قەیرانی دارایی و هەندێک ڕەوشی دیکەی نالەبار کە بەسەر هەرێمی کوردستان و حکوومەتە هاتووە بڕیوێتی تا ئێرە ینی مەسەلەکە زۆر ئاساییە و ئەمە داوایەکی حەقەوە ڕەوایە. من ئێوە پرسم ئێوەکو کۆمەڵە خوێندکارەکان وەکو بۆ نمونە ئەو ڕێکخراوانەی کە هەن لەم بابەتەیە و لەم دۆسیەیە ئەتوانن چی بکەن و ئەتوانن چۆن ئاراستەی خۆپیشاندان و داوەڕەوەکانی خوێندکاران بە شێوازێکی مەدەنیانە و سلمی بێ بەڕاستی. زۆر سپاس کاکاوڕێ ئێوارەی ئێوەش باش دیارە خوێندکاران کە داوای مافێکی ڕەوای خۆیان دەکەن کە گەڕانەوەی دەرماڵەکانیان کە بە بیانووی کورتێنانی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 کۆتاییەکان 2014 و سەرەتای 2015 ئەم دەرماڵەیان لێبڕاوە ئەمە مافێکی زۆر سەرەتایی خوێندکارانە کە داوای مافەکانی خۆیان دەکەن. ئێمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان تەواوی پشتیوانی خوێندکاران دەکەین بۆ تەواوی پشتیوانی خۆمان بۆ ئەم گردبوونەوەیان ڕدەگەنیم بەڵام بە مەرجێ گردبوونەوەکان گردبوونەوەکی هێمنانە بێ بە شێوەیەکی دیموکراسیانە بێت چونکە ئێمە یەک لە ئەساسیەکانی دیموکراسی ناڕزایی دەربڕینە. بەڵام لەگەڵ ئەویانین کە بەم شکلەی کە بە ئەمڕۆکان ئاراستەیەکی خراپی گرت لە هەم لە سلێمانی و لە هەولێریش ژمارەیەک لە خوێندکاران دەست بەسەر کراون لەلایەن هێزە ئەمنیەکان. ئێمە وە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەگەر بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەگەر هێزە فریاکەوتنەکانی هەولێر لەگەر هێزەکانی هەولێر لەگەر پارێزگاری هەولێر لەگەر فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگا هەوڵێکی زیدیمان داوە بۆی ئەم خوێندکارانەی کە لەلایەن هێزە ئەمنیەکان دەستگیر کراون ئەوەل شت ئەوان ئازاد بکەین بگەڕێنەوە ناو خوێندەکەی خۆیان و بگەڕێن ناو کەسوکاری خۆیان. دیارە ئەم خوێندکارانە کە داوای ئەم مافە سەرەتایی خۆیان دەکەن مافی خۆیانە و شێواز و میکانزمی داواکردنەکەیان ئەوەندەی بکرێت شێوازێکی مەدەنیانە بێتن ئێمە هاوکاریانی خۆی ئەم خوێندکارانەی کە لە ئێستاە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە واجبە لە سەریان بیانداتێ 150,500 خوێندکارن لە کە بە خوێندنی خۆڕایی دەخوێن و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دەرماڵیان بداتن بەخۆی کە کاک شەمۆڵ باسی کرد 40/60 با سەتەکەیەکە ئەدرێ بە خوێندکارانی ناوشار و ناوکەم بچ و ناو ئەوانەی کە لە شارەکان دێن بۆ شارێکی تر. کۆی ئەم پارەی کە ماگانە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بیدا بە خوێندکاران 7 ملیار و ناگا بە 7 ملیار و نیو هەر مانگێ ینی لە بینی 7 ملیار و 7 ملیار و نیوە ڕێژێکی زۆر کەمە. خوێندکاری ئەم وڵاتەی ئێمە بەم هەموو نەهامەتە بەم ڕێژەکەمە بەم هاوکاریەکەمە کە لە حکوومەتەکە رازی بێ وەڵام من پێم سەیرە حکوومەتە دەستیان ماز ناکە و ماگانە پارەکان بۆ ناباتە ناو داخلیەکە. ئێستا کە ئەمە کراوە بەم شکلە پەلاماریان دەدرێتن من ینی لە بری هیچ هێزێک ئەوە ناکەم کە داوای لێبوردن لە خوێندکاران بکەین بەڵام ئێمە وە کۆمەڵی خوێندکارانی کوردستان داوای لێبوردن لە خوێندکارانە دەکەین کە لەلایەن حکوومەتەکەی خۆیانەوە بەم شێوەیە پەلاماریان دەدرێتن و لەگەڵ ئەوە شانین کە خوێندکاران لە سلێمانی بەو شکلێک کە لە ڤیددیۆکان بینیمان هێرش دەکەنە سەر هێزە ئەمنیەکان بەڕاستی ئەمە ئیدانە دەکەین و لەگەڵ ئەوە شانی کاک قادریانی ئێوە پێتان وایە کە دەستێک یاخود لایەنێکە بێ کە بیەوێ ئاراستی خۆپشاندانی خوێندکاران کە بەڕاستی ئەمانە چینێکی باڵان و چینێکی دیارن لە کۆمەڵگەی خۆمانە کە هەر کاتێک بیانەوێت داوای حەقیشی خۆیان بکەن ڕاستە لە ڕابردوو شابینیومانە چەندین داواکاریان هەبوو بە خۆپشاندانی ئاشتیانە و هێمنانە داوایان کردو بەڵام ئەوەی کە ئەمڕۆ جەنابیشتە ئاماژەت پێدا ڕوئەدا لە هەندێک ناوچە
پێ دوایە دەستێکەیە کە دەوێت ئاڕاستی خۆپشاندانی خوێندکاران بەلاڕێدا بەرێ یاخود داو داواکاریەکانیان چۆنڵە دیزە بە دەرخۆنە بکات بۆی کە نەتوانن هیچ لە خۆپشاندانەکەیان سەوز بکەن. بەداخەوە ئێمە لە کۆمەلگای ئێمە یان لە هەرێمی کوردستان هەر کاتێک چینێک لە چینەکانی کۆمەلگا بە تایبەت چینی مامۆستایان و خوێندکاران دەیانەوێت داواکی لە مافەڕاوەکانی خۆیان بکەن هێزێک لە هێزە لایەنە سیاسیەکان یان چەند هێزێک لایەنە سیاسیەکان دەیانوێت سواری شەپۆلی ناڕازی خەڵک بن وانیشان بدەن ئەم خەڵکە لەگەر ئەوانە و ئیتر لە ناو داوەڕاوەکانی خوێندکاران گرژیەک دروست دەکەن بە شکلێک لە شکلەکان ینی ئەم بەداخۆ ئەم ئامانزەی کە هەیەە لە باری دەبن لێ ناگەڕن خاوەن حەق بە حەقی خۆی بگاتن بەوەی کە گردبوونەوە دەکەن و داوای مافەکانی خۆیان دەکەن و دیاریشە کە هێزەکان لێرە و لەوێ لە ڕاگەاندەکان دەیبینین لە پەیجەکانی خۆیان دەیبینن کە بە چ زۆرەك دایانەوێ سواری ئەم شەپۆلی ناڕازیە بن کە لە سلێمانی بە تایبەت لە هەولێر ئەمڕۆکە شتێک بوو بەڵام زوو هێزە ئەمنیەکان سەرکۆنەی خوێندکارانیان کردن و بەگرتن و بە موبایل لێستاندن و بە هەموو شکلێکان خوێندکاران دەرحەق بەم توندتیژە نەبوون لە هەولێر. ئێوەکو کۆمەڵی خوێندکاران لە ڕێگەی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێگەی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەتوانن چه گوشارێ بکەن بۆی کاری هیچ نەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەیانی کە کۆبوونەوەی هەیە ئەنجومەنی وەزیران ینی بڕیار بە لەسەر ئەم مەسەلەیە بەڕاستی وەکو تۆ ژەڵێیت وە زۆرێک لە ینی خوێندکارانیش دەڵێن ئەم بڕەپارێ زۆر نییە بۆ سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ساڵانە 35 ملیار دینار بێ بەڕاستی. بەتاکید کاکە هاوڕێ ئێمە وە کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەمڕۆکات ڕاوێژ لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لەگەر جەنابی وەزیر لەگەر بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا لەگەر پەرلەمانی کوردستان لەگەڵ نووسنگی بەڕێز کاقوبات لەگەڵ کاقوبات هاتووینە سەرخەت بۆ ئەوەی کە بە هەر شکلێک لە شکلەکان بێ وەکو تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت بێن ئەم داوای ڕەوای خوێندکاران لە حکوومەت جێگیر بکەنەوە مافی خوراوی خوێندکاران بۆ خوێندکاران بگەڕێنەوە کە ئێستا کە داوایەکی حەق دەکەن و ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوەیان کە خوێندکاران مافەکانیان بۆ بگەڕێتەوە و بە هیچ شکلێک لە شکلەکان ئاراستەی داواکاری خوێندکاران بەلا ڕێدا نەبردنەوەکەوەی کە لە سلێمانی بینیمان هێرشکرایە سەر مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هیچ پەیوەندیەکی بەو مۆزوعەوە نیە مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی وەزیرانە سەرۆکایەتی پەرلەمانە نەوەزارەتی خوێندنی باڵای و نەوەزارەتی داراییشە یعنی بە هیچ شکلێک لە شکلەکان ئەم داواکاریان شوێنی ئەم ئەوێ نەبوو کە داواکاری لێ بکەن بەداخۆین بۆ ئەو ڕووداوی کە لەوێژ ڕوویدا و بە دڵنیاییەوە ئێمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەکو کە ڕێکخراوێک سەر یەکێتی نیشتیمانی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش زەخت لە تیمی حکوومەت دەکەینەوە کە بە زووترین کات ئەو داوای خوێندکاران بۆ خوێندکاران بگەڕێتەوە. دەست خۆشکا قادر دێم و خزمەت جەنابەت کاک محەممەد تۆکو نوێنەری خوێندکارانێنی بەڕاستی کۆمەڵە دیمەنی کەمان بینی لە خۆپشاندانەکان ئێمە هەموو پشتیوانی بەڕاستی ینی بۆم داوە و داواکاریانە و هەموو خەڵکیش ینی زۆری کە خوێندکار نەبوون یاخود کە سوکاری خوێندکاران بوون هاتوون لەگەڵ خوێندکارانە ینی پاڵپشتیان کردون بەڵام ینی ئەبینیت بۆ نمونە خوێندکاری تایتر نازم خوێندکاریان ناچکە ناتوانین حکوم بین لێرەوە دارشکێنێت بۆ نمونە هێرشەکاتە سەر هەندێک لە دام و دەستگای حکوومەت وەکو کاقادرا ماژەی پێدا هێرشەکرێتە سەر دام و دەستگای حیزبی پێتان وایە ئێوەکو خوێندکاران وەکو ئەو کەسانی کە ئێستا خۆپشاندانەکەن و داوای مافێکی ڕەوای خۆتانەکەن پێتان وایە ئەوەی کە ئەگەر خۆپشاندانێک بەم شێوەیە بگوزەرێت و ئاراسە بکرێت ئەنجامەکەی باشە بێت و کاردانەوەکانی بەرامبەری بەم شێوەی ئەم ڕۆبێکە بینیمان یاخود ئێوە بەڕاستی ئەتانێ بە چه ئاراسیشی دیکە داواکانتان بەڕێوەبەرن. کاکاوڕێ ئێمە هەر لە سەرەتا وتمانە کە ئێمە سنگری ئێمە زانکۆی سلێمانیە ئێمە کە خوێندکاری زانکۆی سلێمانی و کاروها نوێنەرەتی تەواوی زانکۆکانی سلێمانیەکەی وە خولیقی زانکۆکانی سلێمانی ئێمە زانکۆی سلێمانی بە سنگری خۆمانەزانین و پەر ناهاوێژین بۆ هیچ شوێنێکی تر بەڵام کە کاتێک کە تۆ ئیتر خۆپشاندانە کەس یعنی نازانێت جاری وایە کە پەل هاوێژە خۆیتر لە دەسەڵاتی کەسان نامێنێ لە دەسەڵاتی ئەوانش نامێنێت کە مەسەلەن پێشڕەوی خوێندکارەکان دەکەن بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئێمە کەس لەو واقعا نییە کە ئایا ئەم دیمەنانە چۆن ڕوویداوە ئایا ئەو پۆلیسە کە هاتووە لە خوێندکارەکە یاوە دوای خوێندکارەکە کە لە پۆلیسەکە یاوە کەس لەو واقعا نەبووە تەنها خوێندکارەتان بینیەوەیەوە هیچ زانیاری تێ لەسەری ئەوەی کە لێ ئێن بە زۆر دنیا بکە ئەوە لای کەمپی کۆن بووە مەسەرەن کە خوێندکار بووە دنیا بکە خوێندکار و منیش ئەڵم کە خوێندکار بەڵام ئێمە وەکو
من ئەمە دیفاعێکەکە معنی بەڵێ دیفاعەکەم لە خوێندکاران چونکە شەکەتانەوەی بێ بەڵێ بەڵێ ڕاستیان چونکە کەس نازانێت کە لەوێ چی هەبووە کێ ناڵێ ئەو پۆلیسە کە لەوەیە خەتابار بێ پێشتر لە خوێندکارێکی یابێ وایانە کە عزەتی خوێندکارێکی یابێ بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ داوای مافی ئێمە هیچمان بەدەستەوە نەبێ ئێمە تەنها وەرەقەیەک و قەڵەمێک ماپێ بۆ ئێمە خوێندکاری زانکوین بۆیە ئێمە لەگەڵ ئەوەیە خۆگە قسەیشی حەقی شپێن ینی بۆ لایەن ئەمنیەکان ئەوانیشی چیان پێ نەبوو ئەو بەسەرەتا ئەوانەی پۆلیسەکانی فریاکەوتن چکە تەنانەت ینی ئەوان بە شێوازێکی توندیش ینی لەگەڵ ئێوە نەجوڵانەوە پێتەڵم کە خوێپشاندان ها کە پەلی هاویش ئیتر ئەڕواڵەوەی لە دەست دەرچوو بۆ ئەمریکانش ئەانە لە شوێنێک ڕایگرن جا بۆیە هەنێ دیمەن کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان یا لە سایتەکان کە بڵاو بێتەوە ئێمە ئەستی ڕووداوەکە نازانین ئێوە پەیامتان چیە بەڕاستی پەیامی دیاریکرا بۆ خوێندکاران بۆ هێزە ئەمنیەکان بەڵێ پەیامی ئێمە ئەوەیە کە بەردەوام بین تاکو و دەگەین بە داواڕەوەکانی خۆمان کە ئەویش دەرماڵی خوێندکارانە بە تایبەتی لەم کاتەیە چووکە وەکو ئەزانین کە ئێستا وەزعێکی زۆر خراپ هەیە کە بۆ سەر ئەرکی خانەوادەکان بە تایبەت و عامی یعنی کوردستان تۆ سیر کە هەموو چین تۆشەکان هەمووی لە نەهامەتیە ئێستا یعنی بیرەکەیتەوە کە دایک و باوکی خوێندکارە موچەی درەنگێت بۆ نمونە پاشەکەوت کراوە یا هەمووی قەرزدارە خوێندکارمان هەیە کاکاوڕ بۆ نمونە خوێندکاری ئیشەکاتێکی بڵێن داوامی خۆی تاواوەکە کە حاضر داکات دوای ئەڕات ئیشەکات بە مانگی 300 یا 400,000 لە کافێ یا لە شوێنێک یا لە مۆڵێک پێم بڵێ یعنی ئەمە کە دوای حەقەکە داوای مافی خۆی بکات دوایە وایانە بە دڵنیایی چونکە ئەو خوێندکارە هیلاکە ئەگەر پارەی پێویست نەبێ ئیشەکە ئیش ناکە دڵنیا بکە ئیش ناکە ئەوش ئەوێ وەکو خوێندکارەکانی هاوڕێی لە داخلی بمێنێتەوە یا لە شوێنێکی تر بێنێتەوە یا بخوێنێت یا کاتەکانی تر لە شتی تر بەتاڵکات بەڵام کاکە کە تۆ کە ناچاربی مەجبوری بڕۆی ئیش بکەی مەجبوری داوای مافی خۆت بکەی مەجبوری داوای کێشەی بەشە ناوخۆی با من لەسەر ئەوە باشە هەنێ زانیاریم ئەوەی کە وڵا حەزەکەم چونکە کێشە هەیە لە بەشە ناوخۆیەکانیش پێم وابێت دوێنێ کارەبا ئەوشان لێ 2015 لە زانکۆی سلێمانیم 2 ساڵە تەخەڕۆژم کردووە لە 2019 لە ئەنجومەنی زانکۆی سلێمانی ئەو کاتە کە ئێمە کۆبوونەوەیەکی ئەنجومەن هەبوو بەڵێ کێشەی کەمی ئاو و کێشی کارەبا هەبوو ئەوە یەکێک لە بەشە ناوخۆیەکان سووتە وەڵحاصل هەنێک کێشە هاتە ئاراوە یەکێک لەوانە کێشەی پاکەرەوە لەگەڵ کێشی سیانە لە 2019 یەکەم جار بکە کتابمان کرد بۆ لە ڕێگەی ئەنجومەنی زانکۆوە کتابەکە کرا بۆ خوێندنی باڵا کە داوای ئەوە کرا کە پارەی ستافی بڵێن پاکەرەوە لەگەڵ ستافسیانە کە دابین بکرێت باوەڕکە سێریکە ئەم کەیسە کە باسەکرێ ئەمە پێیوەستە بە 10,000 خوێندکاری بەشە ناوخۆییوە 10,000 لە شوێنەکەواتە شارێکە لە شاری سلێمانی 10,000 خوێندکاری بەشە ناوخۆی هەیە زانکۆی سلێمانی وڵا ڕێژێکی زۆرە بەڕاست ئەمە واتە ئەگەر لەو کەمپانە لە هەردوو کەمپەکی زانکۆی سلێمانی ترکی هەرچەندە 4 کەمپان بەڵام تۆ ئەو دوو کەمپەی کە کەمپی ناو شار و کەمپی تازەیە بەڵێ ئەوەی قلیاسان سیر کە هەر شارێکە بۆ خۆی ڕێژەکە ئێژگار زۆرە تۆ وەرە ئەمانە پاکەرەوەیان نەبێ کێشی ئاو کارەبا هەبێت کە ئەو کێشە سییانێ ئەم کتابە لە مانگی حەوت نێدراوە کە من ئەو کاتە خۆم لە ئەنجومەنی زانکۆی سلێمانی بووم باوەڕ کە جوابەکەی بەهەنیە قەرز و قۆڵە هاتوتەوە کە لە مانگی 11 هاتوتەوە کە تازە ناوەڕاستی داوام بووە ئێستا ئەم ساڵ باش بووە بەشە ناوخۆیەکانتانیا چۆن ئەوە هیچ لە ساڵی 2020 هەمان کێشە دیسان بڵێ 19 تا ڕادێک بۆی کۆرۆناوە لەوە چێت دەوام نەبوو بێت نە ئاسایی بوو ڕەوشەکە بەڵام هەر کێشی پاکەرەوەسیانە هەبوو هەر کێشی پاکەرەوەسیانە هەبوو ئێمە لە 2019 کە خۆپشاندانمان کرد هەر لەسەر ئەوە بوو کە کێشەی یەکەمش دەرماڵی خوێندکاران و دوایەوە کێشی سییان و کێشی پاکەرەوە بوو کە ئەچین بەرامبەر لە سەرۆکاتی زانکۆ داوامانە کرد ئەمانوت کاکە کیە معنیە بەمە ئەیان وەزارەتی دارایی وەزارەتی دارایی یعنی هەر نازانم دەستی تیا بوو بانقەز بوو یا پێی ناکرێ یا شتەکە لە شوێنێکی ترەوە ڕاگیرەوە معقولێت تۆ کتابێک کە پەیوەست بێ بە 10,000 خوێندکارەوە 4 مانگ بۆ 3 مانگ تۆ ڕایگیری باشە ئێستا بەشە ناوخۆیەکان ئاو کارەباتان هەیە ئێستا هەیە بەڵام جار ئەوەی کە دوێنێکە کێشی ئاو هەبوو ئاوی سلێمانی وازم کێشیکی بەڵێ بە دڵنیایی زۆربەی گەڕەکان خەزانەکانی زانکۆ تاکو پڕ نەبە ناتوان ئاو دەفعکەن ئەوە لەوێ مەزن هەنێ سایتوانە هەبن بڵێن وڵا بۆی کە خوێندکار لە بەشە ناخۆی نەمێنێت من دڵنیایەوەیم کەوە هیچ دەستێکی تا نەبوو شتێکی سروشتی وانە جارێک کە ئایتر ئاو ینی شتێک وا بڵاو کرایەوە کە ئاو کارەبان لێ بڕی بەس تەنها ئاوەکە جاری وایە کە تازێت پیسە ئەو کێشەیەش هەیە بەعام زۆربەی کات ئاوەکە پیسە باش ئاوی ژەنگە هات ئەم شەو خوێندکاران
لە دەرەوەی کەمپەکانن یاخود چوونەتەوە ناو کەمپەکان خوێنکار لە بەردەم کەمپی قلیاسان وا بزانەوەی کە پێشکە بێمە بەرنامەکە ئاگادار بم لە هاوڕێکانم مەڵێ وا بزانم زانیاری تاڵمان بە نە زانیاری تاوەیەوە کە ئەوکە لە ڕسمەکان بینیمە لە برادرانەوە کە لە بەرامبەر لەناو حرەمی زانکۆ وەستا بوون و هێز ئەمنیەکانش هاتبوون بەرامبەر بە بەس دەوێ بوون لەناو حرەمی زانکۆ بوون ناتوونە دەرەوە هێز ئەمنیەکانش لە بەردەم زانکۆی سلێمانی ڕاوەستا بوون بە خوا یەکشت فەرموو کاکەم ئێمە لە زانکۆی سلێمانی خوێنکاری پارەڵەمانەیە ینی باوەڕ کە طبعام کە کۆلێژی طبعامانەیە پزیشکی گشتی خوێنکارێکی پارەڵەل ساڵی 5 میلیۆن ئەدا ئەمە بەس طبعام بە نمونە وەرگین ئەبێت چەند میلیۆن بکە ئەبێت چەند لای کەمەکەی لە سا 20 بۆ 40 کورسیەکان زیاتر کورسی داهاتێکی زۆر ینی حکوومەت خۆی ئەتوانێت کە زانکۆکان سەربەخۆ بکە لە سەرفکردنی هەنێشتا بۆ نمونە کێشەی بەشە ناوخۆیەکان باوەڕکە بۆ 5 میلیۆن بۆ 2 میلیۆن دانیشی ئەبێت 4 کتاب بکەن وەکو وتم بە 2 مانگ جوابەکەیەتەوە تۆ ئەتوانی بۆ سیت کە ئاو یا ئاو نەخۆ یا پیسی بتخوا پاکەرەوە نەبێ سییانە نەبێت شەوە چیتەوە بۆ ناو خوێندکار و هاوپیشەکانت بێگومان ئێمە هەر بانیش تاکو خوێنکار هەبێت ئێمەش لەگەڵان نبین ئێمەش هەمیشە پشتیوانیان دەبین باشە لەوێ آخر هەوڵبن ینی ئاراسی خۆپشاندانەکانتان هەرچەنە خۆتۆڵی جاروبار لە جڵەو دەرەچێت بێگومان ینی پەیامیشی دیاریکراوتان هەبێ و ئامانجەکانتان و بەسەتان دیاریکراوە کە هەمیشە پاڵپشت کە بە لە ڕێنە برێن بڕاست هەمیشە پاڵپشتی داڕەوەکانی خوێندکارانی ئەویش بە داواکردی مافەکانمان لە بەرامبەر زانکۆی سلێمانی کە لەناو حرەمی زانکۆی بەوەی هیچ هێزێک نەدەست بە ئێمە بەرێت نە ئێمە دەست بە ئەوان بەرین دەست خۆشکاکە محەممەدجان دێمە خزمەت جەنابەت بۆ دواپەیامت کاک شەمۆل ئەگەر لە سەر هێڵی ئەمەوە پرسەمانی ئێوەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەم گرفتە پێدوانیە هۆکاری نەهاتنی بودجەیە کە ساڵانە پێویستە حکوومەت هێرێمی کوردستان بودجە بنێرێەوە بەشەکانی خەرجکردنی بودجە لە بڕگە و مادەکانیدا جێ بکاتەوە ئەگەر ئەمەیە ینی پێ دوایە یاخود پێشنیارێکی دیاریکراوە هەیە کە ئێوە بیکەن لە داهاتوو بۆی ئەم کێشانە هەموو ساڵە دووبارە نەبێتەوە بەڕاستی خۆی ئاکید کاکاوڕێ نەهاتنی بودجە بۆ پەرلەمانی کوردستان کێشەشی گەورەیە و چکە ینی ڕێگرە لە بەردەم کاری پەرلەمانتاریش و کە ئێمەش وەکو پەرلەمانتاران وەکو لیژنەکان ناتوانین کارەکانی خۆمان وەک پێی بچکە ئەو کاتێک کە بودجە لە پەرلەمان هەبێ ئەتوو ئەو بودجەیە دیاری دەکەی بەسەر وەزارەتەکان بەسەر هەموو سلکەکان ئەو وەختی لەسەر ئەو ئەساسە بە دوواداچوون بۆ ئەو بڕەپارەیە دەکەی کە دراوە بە وەزارەتە یاخود دراوە بە مدیریەتە بەڵام بەداخەوە خۆتان دەزان لە 2013ەوە بودجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان پارزەختەکی زۆر هەبوو بۆی بێتە پەرلەمانی کوردستان بەڵام بە هۆکارێک لە هۆکارەکان نەهات و ئەو ساڵ بۆ بودجەی بۆ 2022 بەرنامە هەیە بێتە پەرلەمانی کوردستان ئەکید ئەو وەختی کە هاتە پەرلەمانی کوردستان دەکرێت ئەو وەختی لە بودجەی پەرلەمانی کوردستان بەس کاگەر شەمۆل ئەگەر بێت ئەم ساڵ تا چەند چکەم زانیاریەک بڵاو کرا بۆ دەڵێ ئەگەر بێت ئەو دەرماڵەی خوێندکارانی تیا لابراوە تا چەند ئەوە ڕاستە خۆی کاگە هاوڕێ هاتن و نەهاتنی بودجە بۆ پەرلەمانی کوردستان حەق نییە ببەسترێتەوە بە دەرماڵەی خوێندکاران نامە بەسم هەنێ لە دەرماڵەکان لابراوە شێک لەوانە دەرماڵەی خوێندکارانە خۆ من لێن نەشارمەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتەکەی وا بۆ بەتابەتی ئەو کابینەیە هەچی دەرماڵەیە بڕیوەتی بە ناوی چاکسازی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران کە ماوەی چەند ساڵەکە ڕاوەستاوە یعنی بە کەیفی خۆیان موچەی فەرمانبەران جارێک بە پاشەکەەوە دەدەن جارێک بە نازانم بە لێبڕین دەیدەن جارێک بە خۆ گونجاندن دەیدەن یعنی بە کەیفی خۆیان دەکەن سیستەمەک نییە پێوەی بڕن ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەرەجەیە بێ پلان بێ ینی بەرچاوی ڕوون نەبێ نەزۆڵی کاک شەمۆل حەقە ئێوە بەڕاستی ئەگەر بودجەکە هاتە بەردەستانی وەکو فراکسیۆنی یەشێتی وەکو فراکسیۆنی سەوز ینی ئەگەر زانیتان ئەم دەرماڵانە بڕاوە بە دیاریکراوی دەرماڵی خوێندکاران وڵای حەقە دەنگی پێنێن دڵنیابە لەوەی کاک هاوڕێنی مە وەکو فراکسیۆنی سەوەز وەک بۆم باس کردی دائیمان و بە بەردەوامی لەبەرەی گەلدابووینە لەگەڵ حەقدابووینە
لەگەڵ بڕینی هیچ دەرماڵەیەشی قانونی و یاسایی نەبووینە و دڵنیاش بە لەوەی کە هەر کاتێک بودجە بێتە پەرلەمانی کوردستان ئەمە شەڕی جددی لەسەر قوت و مافی موچە خۆران دەکەین. دەست خۆش کاک شەمۆل. کاک قادر ئێوەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەتوانن ینی پێشنیاری چی بکەن یاخود بۆ نمونە ڕێگە چارە چییە و یعنی چارەسەری بەدیل چییە بۆ نمونە لە داهاتوویشی نزیکە کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت وەڵامێکی دروست و مقنع و دڵخۆشکەر بداتە خوێندکارانی هەرێمی کوردستان بەوەی کەیتر بۆ نمونە کۆتایی بێنێت بەم نائەدالەتیە یاخود بەم نادادی کە چەند ساڵێکە بەرامبەریان نەکرێت. ئێوە هیچ پێشنیارێکتان هەیە هیچ دا و داخوازیەکتان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان یا ڕێگە چارەیەکی دیاریکراوتان هەیە؟ هەم کاک محەممەد وەکو نوێنەری خوێندکاران و هەم وەکو تەواوی خوێندکارانی مافکوراوی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە ئێمە وەک کۆمەڵی خوێندکارانی کوردستان پارێزەری ڕاستەقینەیان دەبین و لە سەرجەم دام و دەستگاکان لە سەرجەم ئەو شوێنانەی کە حەقی خوێندکارانی لێیە ئێمە تا ئەو کاتەی دەرماڵەکەیان بۆ دەگەڕێنینەوە بەردەوام لەسەر خەت دەبینەوە بە تایبەت لەگەر جەنابی وەزیری خوێندنی باڵا کە قسەمان لەگەڵی کردووە بەداخەوە لەم حکوومەتەی ئێستا لە ئەنجومەنی وەزیران دەتوانم بڵێم حکوومەتێکی سێبەر هەیە کە حکومڕانی ئەم وڵاتە دەکەن نەسریە و داهات و هەموو شتەکان لەوێ قراری لێدرێتن نەسریە و یان دەرماڵی وەزارەتی خوێندنی باڵاش دەتوانم بڵێم بە ڕێژەیەکە ینی لە 100.53 یعنی لە 100 نەک 100یەکیش بەداخەوە کە ئەمە زەڕور بوو بۆ وەزارەتی خوێندنی باڵا زۆربەی داهاتیان وڵاتە بۆ وەزارەتی خوێندنی باڵا و سێکتەری پەروەردە بایە بەڵام زەیداخەکە ئەم حکوومەتە بەم شکلە تەعامل لەگەر سێکتەری پەروەردە و خوێندنی باڵا دەکاتن. ئێمە خوێندکاران دڵنیا دەکەینەوە لە ڕێگای تیمی خۆمان تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان جێی خۆیەتی ئەوەش باز بکەم کە لە ڕێگای ئێمە کە ئەندا پەرلەمانە بە ڕێزەکانی خۆمان ئاگدار کردوێتەوە کە ئەم کێشەیە هەیە یەکەم فراکسۆنی سەوز یەکێتی نیشتیمانی کوردستان بە باقسەیەکیش بۆ کاک شەمۆڵ بکەن یەکەم فراکسۆن ئەوان بوون کە یاداشتیان داتی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانیش بۆ حکوومەت و کە ئەم دەرماڵەیە بە زووترین کات بۆ خوێندکاران بگەڕێتەوە لە خشتەی وەزارەتی خوێندنی باڵاش بە هەماهەنگ لەگەر وەزیری خوێندنی باڵا لە دەرخشتەی مالی 2019 باسی ئەم دەرماڵەیە کراوە کە بۆ خوێندکاران بگەڕێتەوە. ئەمن ئەم ئەوڕۆکە لەگەر وەزیری دارایی ژانی لەگەر نووسنگەکەی خۆی بەردەست نەبوو لەگەر نووسنگەکەی قسەمان کرد کە بە هەموو شکلێک ئێمە جەختەوە دەکەینەوە کە خوێندکاران دەبێت ئەم مافە هەرڕەوای خۆیان بۆ بگەڕێتەوە و دڵنیاش بن پێداگر دەبین تا ئەو کاتەی دەگەڕێتەوە و لەگەریان لەسەر خەت دەبین لەگەڵ خوێندکاران. هیچ گەرنتیەکەیە لە بودجەی 2021 ئەو دەرماڵەیە دیاریکراوی خوێندکاران؟ نووسنگەی کاک قوبات وەکو جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز وەزیری خوێندنی باڵا جەختیان لەوە کردوتەوە گرنتی ئەوەیاندایە کە ئەگەر بچێتە پەرلەمان دنیا بە لەوێ سەرۆکی پەرلەمان خۆی کادیری کۆمەڵی خوێندکارانی کوردستان بووە باشتر لە کێشە و گرفتەکانی خوێندکاران دەکا لە ئەوانی ترکە ڕۆژێک لە ڕۆژان لە ڕێکخراوێکی وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاریان نەکردیا بۆیە ئەمە ئومێدی زۆرمان هەیە کە ئەم دەرماڵێ بۆ ساڵی خوێندنی نوێ یان بۆ ئەو بودجەیە کە لە پەرلەمان پەسەند دەکرێتن جێی دەرماڵی خوێندکارانیش دەکرێتەوە چونکە قورسیەک نییە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان. دەست خۆش کاک قادر سوپاس دەکەم بەڵێ کاک محەممەد وەکو نوێنەری خوێندکاران ئەمێ دو سەرنج و پامی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم. ئەم لە کوتایی ئەڵێم حکوومەتێک کە نەتوانێت دڵی گەنجێک خۆشکە کە داوای مافێکی هەرە سەرەتایی خۆیەکە کە ئەوش لە مانگێکە 100,000ەوە بزانم هانی زۆر شتێکی بەسیتە بۆ حکوومەت زۆر شتێکی زۆر بەسیتە نەتوانێت ئەوە دابین کات دێوەڵای گەنج چی دڵی یعنی بەم حکوومەت و بەم خاکە خۆش بێت ئەرکی ئەنجومەنی وەزیرانە کە ئەمە بە زووترین کار چارەسەر کات و کێشە لە سیستمی خوێندنی باڵا هەیە کێشە لە بەشناوخۆیەکان هەیە کێشە لە زانکۆکان هەیە ئەمانەیە بە زووترین کات کە زیاتر داواکاری ئێمە کە دەرماڵی خوێندکارانە کە بە زووترین کات حکوومەت لەسەری بێتە جواب و قسەی جددی لەسەر بک و لایەنێکی معنی یعنی کە بزانانی کوێ دیاریکراوە بڕنە
وەزیری خوێندنی باڵا خۆی لێ بەبەری کردو وەزیری دارایی خۆی لێ بەبەری کردو ئەڵێ ئەنجومەنی وەزیرانە کەواتە ئێستا هەموو شتەکە لە دەستی ئەنجومەنی وەزیرانە دا ئێمەش ئەمانوێت کە ئەوان کە سبەی بە حساب کۆبوونەوەی ئەمانەی وەڵامێکی جدی خوێندکاران بدەنەوە بۆیە ئێمەش بزانین ئایا بەردەوام ئەبینیانە چووکە باوەڕکە سەرمایە تێکی تۆ ناکری ئێمە هەر لە دەرەوە هەموو چاوەڕێن زانین سپێنێ کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران بە چیەکات بەڵکم ئینشاءالله دڵخۆشکەر بێ بۆیەوە سپاس دەکەم کاک محەممەد سپاس بۆ کاک محەممەد عەباس نوێنەری خوێندکاران کە لە سوێدوێ لەگەڵم بووی سپاس بۆ کاک شەمۆلاشی ئەندامی لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا کە لە ڕێگەی سکایپ و لە کوێ لەگەڵمان بوو سپاس بۆ کاک قادر حەکیم ئەندامی سکرتارێتی کۆمەڵی خوێندکاران کە لە سوێدوەکانمان لە شاری هەولێر میوانمان بووی بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باشن خواتان لەگەڵ